پەڵەنگ خێراترین گیانداری سەرگۆی زەویە. بە یەکێک لە گیاندارە ڕاوکەرەکان دانرێت و ڕواڵەتێکی سامناکی هەیە. لە توانایدایە لە ماوەی 3 چرکەدا خێرایی خۆی لە سفرەوە بگەێنێتە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و ئەو پەڕی خێراییەکەی لە 120 کیلۆمەترە. پەڵەنگ ئەتوانێم خێراییە بە ماوەی 15 چرکە ڕابگرێت و پاشان ماندووە بێت و خێراییەکەی کەمە بێتەوە. دوو چاوی تیژڕەوی هەیە کە توانێ ڕووپێوی تەواوی زەویەکانی هەیە بۆ دیاریکردن و دەستنیشانکردنی نێچیرەکەی. هەروەها دوو کەڵبە و چڕنووکی هەیە بۆ خنکاندنی نێچیرەکەی. بێچوە ئاسک و کەروێشک لە باشترین نێچیرەکانی ئەم گیاندارن. ڕێژەیەم گیاندارە لە گیاندا نزیکەی 7000 دانێ و مەترسی لە ناوچوونی لەسەر. بەپێی راپۆرتی ڕێکخراوە جیهانیەکان بۆ پارێزگاری لە ئاژەڵان، ڕێژەی پڵنگ لەم 15 ساڵەی دواییدا لە 153 بۆتەوە و بۆیە پێویستە پلانێکی تۆکمە بۆ ڕێگری لە ناوچوونی ئەم گیاندارە لەلایەن پسپۆڕانی ژینگەوە دابڕێژێت. کێشی جەستیان لە نێوان 35 بۆ 95 کیلۆگرامە. باڵای پڵنگ لە نێوان 105 بۆ 135 سانتیمەتر. پڵنگ یەکێکە لەو گیاندارانی کە ئەتوانێت بە بەرزی 3 مەتر بۆ دووری 6 مەتر باز بدات و پەلاماری نێچیرەکەی بدات. بۆ ئێستەمە نێچیرەکەی لە چنگی دەربازی بێت. ڕەگەزی مەی ئەم گیاندارە زۆرتر بە تەنهاژین جگە لە وەرزی زاوزێ. بە شێوەیەک پڵنگی مێ لەگەڵ بەچکەکانیەژین، بەڵام ڕەگەزی نێر کۆمەڵایەتین و لە چەند تاقمی دوو یان سێدانەییدا سەرقاڵی پاراستنی هەرێمەکانیان و دوورخستنەوەی مەترسیەکان. پڵنگ لە چەندین ناوچەی گیاندابوونی هەیە، بەڵام زیاتر لە دارستانەکانی نامبیا لە کیشوەری ئەفریقاژی. ئەم گیاندارە زۆربەی جار لە دوای ڕاو نێچیرەکەیە باتە سەر درەختێک یان شوێنێکی بەرز. لە وەرزیاوینیشدا زیاتر بە شەو ڕاوەکان. چەند جۆرێک پڵنگ لە گیاندابوونی هەیە. پڵنگی ڕاوچی کە پێوترێت شیتا، پەڵەنگی ئاسیا، پەڵەنگی ڕەش، پەڵەنگی بەفری، پەڵەنگی کۆری، پەڵەنگی هەوری، پەڵەنگی هندی.